سەرجەم ئەفسەر و کارمەندانی بەڕێوەبەرەتەکەمان لە ڕۆژانی بشووی ژەژنە لە ئەرک و ئامادەباشیدان لە هەر چوار قەزای سۆران مێرگە سۆر چۆمان ڕواندز بە سەرجەم نەحیەکانیانەوە لە شوێنە گەشتیارەکان و شەقامە گشتەکان و شەقامەکانی دەرەشتی و ناوخۆ بۆ ئەوەی کەوا خزمەتی هاوڵاتیان بکەن و ئامادەن بۆ هەر ئەگەرێکی هاتسۆ یا خوڵداوێکی هاتسۆ کەوا ڕوو بدە خوانخواستەر دەبەرەکەمان لە شوێنە گشتەکان لە شوێنە گەشتیاریەکان و ئێمە ئەم پیلانەمان بە شێوەیەکی تۆکمە و تەکاملی داڕشتووە بۆ ئەوەی بتوانین کەمترین ڕووداوی هاتسۆ ڕوو بداوە کەمترین گرفتی هاتسۆ ڕوو بدە وەکو خنکان و جەنجالی هاتسۆ و داوا لە براشۆفێرەکان و هاوڵاتیان بە گشتی ئەکەین کەوا هاوکارمان بن و پابەندی ڕێنماییەکانی هاتسۆ و یاساکانی هاتسۆ و سیستەمی هاتسۆ بن و هاوکاری تیمەکانی ئێمە بکەن لە کەرمەندان و لە ئەفسەران و لە بەگشتی بۆ ئەوی بتوانین خزمەتی هاوڵاتیان بکەین و گرفتەکانی هاتسۆ بۆ ڕادەیەکی کەم بکەینەوە کەوا جێگای ڕەزامەندی گشت لایەک بێ و لە کاتی بوونی هەر گرفتێکی هاتسۆ یا خوڕداوێک یاخۆ خنکانی هاتسۆ یاخۆ جەنجالی هاتسۆ پەیوەندی بە تیمەکانمانەوە بکەن یاخۆ لە ڕێگەی ژمارە تەلەفۆنی بەڕێوەبەرەتەکەمان کە 0850 217 0500 بۆ ئەوەی کەوا ئێمە ئاگادار بین لە هەر ڕووداوێک بە زووترین کات و بە وەختێکی کەم بگەینە شوێنی دیاریکراو بۆ چارەکردن و حیلاتکردنی ئەم گرفتە.